ئێرە گوندی نەوەیە، گوندێک لە بناری شاخی سەرکەشی سوورێن و پێدەشتی شارە زوور هەڵکەوتووە. سروشتی ئەم گوندە هێندەی دڵ حەز بکات سەرنجڕاکێش و جوانە. هەڵکەوتەکەی کەوتۆتە دۆڵێکەوە و بە زنجیرە چیاکانی بانی شێران و دوورە بنە دەورە دراوە و شاخی زەرد دێرە لە سەروویەوە بۆی بۆتە پشتێکی قایم و لە ئافات و مەترسی دەیپارێزێ. بۆیە گوندەکەش شانی لەسەر بالیفی شاخە قنج داناوە و ڕۆژەکانی ئارامی خۆی لە ناو جم و جوڵ و ژیانێکی ئاسایی بەڕێدەکات. سروشتی گوندی نەوێ تەواو تایبەتە. لەبەری پشتەوەی شاخ و داخ و چیا و چۆڵێکی زۆر و زەوەندەیە. لە دامێنیشیەوە تا چاو هەرەکەت دەکات دەشت و دەری بە پیتی شارە زوورە. سروشتی گوندەکە هێندە لەبارە بۆ ژیانکردن و حەوانەوە بە زۆریش عیبێکی لێ نادۆزرێتەوە. مەرعە و پاوانێکی زۆری هەیە کە دەکرێت ئاژەڵدارەکان پشتی پێ ببەستن و چوار وەرزی ساڵ ئاژەڵەکانیان لەو چیا و چۆڵە بحەوێننەوە. زەوی و زاری دامێنی گوندەکەش فەلاحەکان سەرمەست و سەرقاڵ دەکا و هەر لە دانەوێڵەوە تا تەڕەکاڵ بە دەستی ئەوان لێرەدا دەچێندرێ و ئەو پێدەشتە بە فەڕ و بەرەکەتدارتر دەکات. بە خێرهاتنی کەناڵە بەڕێزەکەتانەکەین یاخوا بە خێر بێن سەر چاومان. ئازیادتان کێشاو هاتوون بۆ گوندەکەمان. بەڵێ ئەم گوندی ئێمە ناوی نەوەیە، سەر بە ناحیەی خورماڵ و قەزای هەڵەبجەی شەیدە. دیەکانی دەوروبەرمان تازدێ و بەردەبەلە و قەڵبەزێ و کانێسکان و بانی بنۆک و گەچێنە و ئەم چوار دەورمانەم دیانەیە. ئێمەش خەڵکی ئەم دێشە بە ئاژەڵداری و مەشغوڵە و بە فەلاعەتی و مەشغوڵە و ئیتر ئێمەش وەکو خۆمان بەڵێ وڵاخمان هەیە و تقریبەن 15 ماڵێکیش مەشغوڵە بە ئاژەڵداریەکەوە و ئەلحەمدولیلا سواز بۆ خوای گەورە. ئیتر نیوەشی بە خەڵکی فەلاعەتەوە مەشغوڵە لە هەموو بوارەکانە سواز بۆ خوای گەورە. ئێمە هەموو شتێکمانەیە لە فەلاعەتی و لە ئاژەڵداری و تقریبان کۆمەڵی خەڵکیش گەنجیشمان هەیە ئەچن بۆ ئیشی کار و دەشت و بۆ ملاولا ڕۆن بۆ کرێکاری. ئێمە لە هاوینەکەی ئاڵفوشتی بۆیەنین و لە مانگی نووە تر لە مانگی نۆ و دەوە دەستەکەین بە ئاڵفدانن بە وڵاغ تا مانگی چوار. لە مانگی چوارەوەی تر ئێمە بڵێن لە دوای مانگی دوانزەوانەوەی تر بەم شاخانەوەیە و لە مانگی شەشۆ وڵاخ و ئاژەڵ و شتانمانە تر لەم دەشتا ئەلەوەڕێ و ئاویشمان هەیە و کانیمان هەیە و لەخوا بە زیابێ بەهارەکەی ئەم ساڵیش ماشەڵڵا خوای گەورە ڕەحمەتی بارانووە و بۆ بە دوو بەهار بۆ هەر هەمومان بۆ سواز بۆ خوای گەورەکانیەکانمان باشن ئەم ساڵیش لە چاو شوێنەکانی ترا و سواز بۆ خوای گەورە. ئێمە وەڵا هەمی مەشغوڵە و هیچ کێشەیەکمان نییە و زۆر دڵیشیان خۆشە. بەڵام ئەوانەی کە وایە لەوانەیە ئیشێکی تریان بێ کابرا مەشغوڵی شتێکی ترە، ینی سیارەی پێیە، دوکاندارە، لە شوێنێکی تر ئیشی باشتری هەیە. بەڵام وەڵا سواز بۆ خوای گەورە ئێمە هەر ینی حیوانداری ئەمساڵ لەوانەیە بڵێن 5-6 ماڵ زیاتریشی کردووە
هەر وڵاقیش بە هەرمان شێوە کێشەی نیە لەلایەکەوە کەرەی هەیە و دۆی هەیە و خەڵکی ماسیشی دێفرۆشێ و دەدیجەناب گوێرەکەیشی هەیە و سپاس بۆ خۆی گەورە زۆر بەروبوومی باشە هەم وڵاقیش و هەم ئاژەڵیش هەم ئاژەڵەکەیش بۆ بەخێوکردنەوە و هەم بۆ تقریبان شیر و ماسیشی هەیە و کەرەیشی هەیە و لەخوا بە زیابێ زۆر ئیسفادەی هەیە باشە زۆر کەمە ئەوە کەڵی دەسی هەیە ئەوانە کە دکتۆر شتیوە ئێمە لای ئەوشتانە ئێمە زۆر بەکەمی ئێمە هەر دووسێ نەوەنیتی ئەەکەین و سێ چوار نەوەنیتی ئەەکەین و خۆی لە گاگەلەکە ئەی نەبێ لەوێ کەڵەگری ئێمە ئیسا وڵاقی بەرزمان هەیە حەزەکەن تۆزێک گوێرەکەی لەو سمی تاڵ و هۆڵشتاین و ئانەی ببێ لەبەری شیری زیاترە ئەوە یەک دوو ماڵێکمان هەیە لەو ئەینانیان هەیە بەڵ. گوندی نەوێ مێژوویەکی گرنگ و دێرینی لەگەڵ خۆیدا پێ بە پێهێناوە و تا هەنووکەش وەک کۆڵێکی قورس هەروە بە کۆڵیەوەیەتی ئەم مێژوو بەسەرهاتی ناوچەکە دەما و دەم گێڕدراوەتەوە تا هەنووکەش لە فەوتان ڕزگاریان کردووە وەک باس دەکرێت ماوەیەک ئێرە شارێکی گەورە بووە و پایتەختی دەوڵەتی ماد بووە و یەکێک لە پاشاکانی کە ئێستا لە پشتی گوندەکەوە شوێنەواری قولە و قەڵاکانی ماوە ئەژدەهاک زوحاک بووە ئەو وەک پاشایەکی عادل و دەست و دڵ ئاوەڵا لێرەوە هەتاوەکو مووسڵ حوکمی کردووە شوێنەوارەکانی وەک قەڵای یەک و قەڵای دوو زیندانەکەی زوحاک کە هەندێک بە حەمامی دەزانن شایەتی ڕوون و ئاشکرای سەردەمێکی دێرینن کە ئێرە سەرداری ئاوەدانی ناوچەکە بووە بەڵام جێگای داخە ئەم مێژووە تا هەنووکەش نەبۆتە خەمێک لای دەسەڵاتدارانی خۆماڵی و نەیانتوانیوە کارێک بکەن ئەم مێژووە لەم بابەتی دەما و دەمەوە بگوازنەوە بۆ مێژووی نووسرا و بەڵگەدار بە شێوەیە کە پشت ئەستور بکرێت بە بابەتی زانستی و لە ڕێگای کنە و پشکنینەوە بە زانستی بکرێت ئەوەی ئێستا لەبارەی ئەم مێژووە گرنگەوە هەیە هەر ئەوەیە کە پشت بەو سەرچاوە غەیرە کوردیانە دەبەسترێ کە لای گەلانی دیکە و لە شوێنی دیکە هەن خۆ ئەگەر هەروە بڕوات و ئەم بابەتە نەبێتە خەمێکی نیشتیمانی ئەوە لەگەڵ وەفات و لە دنیا دەرچوونی ئەم کەسایەتیانەی کە وەکو وێنەیەکی کاڵ لە زەینیاندا هەڵیان گرتووە مێژووەکەش دەچێتە گۆڕەوە دەشێکی بە خێرانی کەناڵەکەتانەکەم بۆ گوندەکەمان بەخێر بێن سەر شاو هیوادەم ئەمە ئاخر جار بە هەواڵداریشتان نەبێت پێش هەموو شتێ نەوێ بریتە لە دوو معنای هەیە یەکەمیان نەویوە ینی شوێنێکی چاڵەیە لە ڕووی ئاسی دەریاوە چاڵترێکە لە شوێنەکانتر دومیشان لە دوای ئەوەی کە لە دوای پەلاماری یەک لە دوای یەکی ئاشووریەکان بۆ سەر کوردستان و فارسەکان کوردەکان و فارسەکان یەکیان کرد شوورایەکیان دروست کرد وەکو پەرلەمانی ئیمڕۆی خۆمان بڵێ کوردێک دەرچوو بە ناوی کیاکسای یا هوا خشتر ئەوی بە پیانەوە زوحاکجا زوحاکیانی تەماحباس بە کوردیەکانی تەماحباس لەوەدا کردیان بە ڕێزی شوراکە و هێزێکی تۆکمان پێوەنا زدی ئاشووریەکان لە ساڵی 1612 پێش داینی شەڕیان کرد تا ئاشووریەکانیان گەیانە مووسڵ لەوێ لە مووسڵ بە پشتیوانی پاشای بابلیەکان توانیان مووسڵی ڕزگار بکەن ئەیتر لە ئەنجامە هانیان پایتەختیان گوێزاوە بۆ نەوێ بۆچی گوێزانەوە بۆ نوێ لەبەرەوە ناوەندی شوێنەکە بوو لە هەمەدان و لەمیشۆ نیازی بوو حکوومەتەکەی بەرفراوانتر بکات ئیتر ماوەیەکی زۆر کیاکسای یا هوا خشتی یا زوحاک حکمێکی عەداڵەتی باشی کرد کە پێڵێن زوحاک وانە کەڵەن زوحاک دوومار بەسەر شانیۆ بوو زەلام یەخوارد و ئەوە هەمووی وەختی خۆی ئەمانە هەر لە ئیسەوە تا ئاخر نیانێشتە ئەوە بین بەشت چونکە ئەو دییان دوست کردە کی عقلی هەیە دوومان لەویا بێ و هەموو ڕە دوو کە لە سەریداخوا لەبەرەوە لە خەڵکەکە دوور خەنەوە چۆنی سەوتیان ئەم ڕیفراندۆمەکەمان کرد هاتن سنووریان داخست و فڕۆکەخانیان داخست و حەسانیان خستە سەرمان ئەین ئەو کاتە ئەم بەرنامە و بەرنامەیە لەبەرەوە کەس نەبێ بەهیچ ئەمانی خوان تیانە نەبوو کە ئەوە دروستکەن
بەڵام ئەوە مەسەلەکە دوای ئەوە کە نەویان کرد بە پایتەخت 20 ساڵ حکمی کرد لە دوای 20 ساڵەکە کە زوحاک بڵێن حکمی کرد لە نەوێ کوڕەکەی کە ناوی زهور بوو زهور حکمی کەوتە دەست باوکی عەمری خوای کرد کە عەمری خوای کرد زهور باوکی وەختی خۆی کە حکمی کردە پرسی بە زانایانی ئاینی ئەو کاتە بووە زەردەشتیەکان بوون بەبێ ئەوان هیچی نەکردە بەڵام کاتێک کە باوکی عەمری خوای کرد زهور هاتە سەر حکم هیچ حسابێکی بۆ ئەوانە نەکرد دەستی کرد بە هەوابازی گوێی نەدا بە حکومەت دوایی فارسەکان هەلیان لێ خۆستەوە و ئینقلابیان کرد بە سەریا پایتەختیان گوێزەوە بۆ هەمەدان ئەوسا ئەکباتانیان پێوت بردیانە بۆ ئەوێ لەوەی تر نەوێ وەکو سەربازگەیەکی گەورە ماوە بەڵام قەڵاکەی نەوێ قەڵاکەی نەوێ بریتێ لە دوو شوێن و چەند شوێنێکی ئاسەوارێکی قەڵای سەر و ئەوە جای قەڵای خواری هەیە زینانەکەی زوحاکیشمان لێجا ئەو زینانە هەر کەسەیە و شتێکی لەبارەوە ئەڵێت ئەوە زینان بوو و خۆتان بینیوتانەکە چوونە تەناوی شوێنە جێ ئاشی ئاویشی هەیە بە ئاشە تەنوریان پێوتە ئاش ئەوسا ئەم مەوادی بەرمیلوشتە نەبووە بیکەن بە ئاش بە شێوەی قسڵگەشت دروستیان کردن نێەکەی سێ ئاشیاتەوە پێتان نەزانێ نەخۆم لەگەڵ تەنها پێمەوتن لەویە ئەوە حکمی کرد و دوای ئەوە ئیتر حکومەکەیان وردە تەواو بوو ئەوە ئینقلابیان کرد بە سەریا و زوحاک نەما و دینەکەیشیان ڕوخان وتم بردیانە بۆ هەمەدان لەوێ حکمی خۆیانیان کرد کاری زوور بەناو زووری کوڕی هینەوە بەناو زووری کوڕی زوحاکەوە بوو خۆی ئەڵێن زوحاک سێ چوار کوڕی بووە یەکیان زهورە یەکیان ئەورەمان یەکیان مەروانە مەروان هەنی مەریوان هەورام ینی هەورامان ئەمانە بەناو ئەوانەوە بەڵی ناوی کچەکەی هێکی ئەڵەن کێکی بۆ ناوی نەوا بووە نام ئەوە تاچ بەدەوەم نەبینێت لە مێژووە حتا مووسڵ حکمی کردووە فەرمانڕەوایی لە حکم مووسڵ بووە ئاشووریەکان کە هاتن ئەمە کوردستانی لیاندان ڕێن بە دەورەی 486 پێشدانی گەینە ئەوێت تەواویان کرد شەر بووە ماوەیەکی زۆر بە شەر گرتیان معلوماتی دەماودەم من وەختی خۆی جەریدەیەکم دەست کە و خوێندەوە جەریدەکەتیان نووسرا بوو ئەم بەشانەی تیا بوو هیردۆت مێژوونووسی یۆنانی کە بە باوکی مێژوو ئەناسرێت ئەمە لەوە وەرگیراوە جەریدەیەک بوو کوردستانی نوێ بوو بەخوا ڕەقەمەکەی ژمارەی 141 بوو یا 140 بوو ئەلەو دەورا بوو تایە بوو باسی نەوێت یا بوو بە تەفسیل ئەوەی تیا بوو من لێوە دەستم کەوتە وەڵی شوورای خانوو هەیە لەویا شوراکەی دیارە و ماڵ دیارە وجا هارەگەلی تایە قەڵای سەرو نییە 25 دانە دۆڵی تایە دۆڵ ئەو سادانوێڵیان تاکتا چەڵتوک و گەنم و شتیان تیا ئەوکتا ئەمجا هارەگل شتێکە ئەو نەپان لەسەر بەردێکی گەورە هەڵکەنیاوە بە بەردێک کە لە 20 کیلۆ قرستر بوو ئەو بەردە هانیانە بەسەریا گەنمەکان پێ هاڕێ و کردیانە بە ئارد خواردیان ئەمجا دوای ئەوە لە خوار ئەوایە لە خوار مەکتەبە کۆنەکەەوە گردێکی تیا بوو ماوسۆ حەمەکەریم کردیانە بە خانوو لەورەی 20 دانە 15 دانە ئاشی تیا بوو بەردە ئاشیان دۆزیۆ لەویا بەردە ئاشەکان ئەو نەیە بوو بۆ دانەوێڵە هاڕین ئەوەکو دیارەکە وەکو مەتخڕێکی ئەسکەری لێیا بوو ئەڵێن لە نەوێ نەوە ئاشوونەوە هارەگل و نەوە دۆڵیتیا بە نەوە ماڵیکی بەبێشەوە لەبەرەوە قەرباڵق بووە ئەمجا مامسەقان ئەفەرمێ ما شاری دروست کرد لە نزیک تا دوور ناوی شاری نا بە نەوێ مەشهور ئەوەی مامسەقان ئەباسیەکە ئاویشەوە ئەوەتە قەرباڵقی خەڵکەکە بووە ئەوەڵێ هەمووی ئاشی ئاوی بوو یەکەم ئاش هیماڵ ئەحمەد سەربەر و عێزەبە بوو دووەم هیماڵ حەمە ساعیبەگ و باوەڕێم بوو حەمەی عەبە سێهەمی هیماڵ حەمەی خیافەرەز بوو ئەم ئاشانە بە ئاو ئیشیان کردە خۆت هەرچەند ئاشی لەبەرە بۆی ئاوەکە کەمی نەیە کرد هەر ئاژی ئیشیە کرد ئەرە وەڵا لە ساڵی 1920 ئاشانە دروست کراوە مێژووی گوندی نەوێ لە مێژووی کۆندا و دروستبوونی ئەوە دیار نییە بۆکەیە بەڵام بۆ ئاوەدانکردنەوەی لەسەر دەستی چ بنەماڵەیەکا بووە تقریبا یەک دوو بنەماڵە لێرە نیشتەجێ بوون بەناوەکانی بنەماڵەی شاوەیس لەگەڵ بنەماڵەی کاکاڵا بۆڵین بەوە مەشهور بوون دواتریش باپیری باوکی من نەسرۆڵڵا بەگ حەسەنسانی هەورامان لە بانیشان نیشتەجێ بووە هاتوو ئێرەی کڕیوە لە بەگزاجافەکان لێرە بوون بەزێ ساڵی چەند بۆ بزەبت ئەو ساڵیان نازانم کە چەند بۆ هاتوونە تێرەی تر ئەو چەند بنەماڵە لێرە بوون و دواتر نەوێ کەم تا زۆر ئاوەدان بۆتەوە بەڵام لەسەر دەستی ئەو سێ بنەماڵا بە دەرەجەیەک ئاوەدان بۆت پێش بەگزاکانی هەورامان کە هاتوون جافەکانی دیا بووە لێرە نیشتەجێ بوون
ئیتر لە دوای ئەوان کە کڕیوانە بەگزاکان لێرە بوون و لەگەڵ ئەو چەند بنەماڵەیە کە ناوم هێنا زیاتر فەلاحەت بووە کەمێک ئاژەڵداریش ئاژەڵ لەو سەردەمەیە کەمتر بووە بە زیاتر فەلاحەت بووە تووتنیان کردووە مەرەزەیان کردو بە هاوکاری خەڵکی دیەکە و ئەو چەند بنەماڵەیە کە باسم کرد لە خوارە بە هەرەوەزی مەرەزەیان کردووە تووتن کراوە پەموو کراوە زیاتر بە فەلاحەتیەوە مەشغوڵ بوون. حاڵەتی کۆمەڵایەتی لێرە وەکو زیاتر برا بەیەک خۆشیاون بەو شێوازە نەبووە کە ئەم بڵێن تیرەیەکی تر بێ ئەم بەگزادە بێ ئەو مسکیان بووبێ زۆربەی ئێمە ئێسش زۆربەی مسکێنەکانی ئێرە هەر وەکو ئامۆزا و برا و کەسی خۆمان بەیەکەوە ژیاوین و بەبێ کێشە سپاس بۆخوا دەیەکی بێدەنگ و دوور لە کێشە بووین. ئیتر سەردەمی زوویش کە ئەڵێن لە هەنێ شوێن هەبووە بەڵێ لە هەنێ شوێن ئەوەی هەبووە کە بەگزادەکان زیاتر زاڵ بوون بەسەر مسکێنەکان ئاوشتانە ڕویاوە ئەو قسەیش کە دروست بۆ دەرەبەک لە هەنێ شوێنی ئەوە دوو لە ڕجەنابتاڵێ چەند بێ چەقەڵ نابێت جاری وا هەیە بەشێکی تیرەیەک هەنێ تیرێتر ناشرینەکە ئەنا لێرە ئەتوانین لە خەڵکی دیەکەش بپرسی کە بەگزاکانی ئێرە چۆن مامەڵەیان لەگەڵ مسکێنەکان ناکردو خەڵکی دیەکەش بەشدار بوون بەڵێ خەڵکی دیەکەش بەشدار بوون کوتم لە بنەماڵەی حیکاکەڵا ئەوان بەشداریان کردووە لە ڕیسپێتی و لە بەڕێوەبردننی ئیش و کاری دیەکەوم لێرە میراو هەبووە لێرە چەندین شت هەبووە کە سەرپەرشتی کراوە بە کارێکی ڕێکوپێک چۆتە سەریانی سەردەمی نەوەدەکان ئێرە ئاوەدانتر و پێشکەوتوتر بۆ تا ئێستا ینی ئێمە سەردەمی هەبووە لێرە چەندین مامۆسای مزگەوت لێرە پێگەیوە حجرەی تیا بووە بەڵام ئێستا سێر ئەەکەیت بە پێی پێویست ئەو شتانەمان نییە ماڵی مامۆسای مزگەوت لێرە هەبوو ماڵی مامۆسای مەکتەبمان لێرەدا ناوە کە لێرە بمێنەوە و هاتوو چۆنەکەن بەڵام بە پێی تەکنەلۆژیا و ئەم سەردەمە کە پێشکەوتو بووە بەعکسەوە ئەم دی ئێمە لە کۆمەڵە ڕۆ دواکەوت. لە کۆنەوە تا ئەمڕۆ بابەتی خوێندن و خوێندەواری یەکێک بووە لە خەمەکانی دانیشتوانی گوندی نەوێ و پیاوچاک و خەمخۆرەکانیان مشوریان لێ خواردووە و نەیان هێشتووە خەڵکەکەی بەبێ چرای زانست و خوێندەواری هەروە لە تاریکی نەزانیندا بە دیار چارەنووسی خۆیانەوە دابنیشن. لە ڕابردوودا و بەهۆی ئەو بنەماڵە و کەسایەتیە بە ئاگا و هۆشیارانەوە کە خاوەنداری ئێرەیان کردووە زوو مشوری خوێندنگە و مامۆستایان خواردووە بۆیە زۆرێک لە کەسایەتیە بە تەمەن و قەدیمەکانی گوندی نەوێ خوێندەوار بوون. ئێستاش بەهۆی خوێندنگە نۆپۆلیەکەوە فێربوون و خوێندەواری هەروە درێژەی هەیە. قوتابخانەکەی گوندی نەوێ نەک تەنیا خوێندکارە چاوگەشەکانی خۆی لە ئامێز دەگرێ بەڵکو بۆتە باوەشێکی گەرم بۆ خوێندکارانی گوندەکانی دەوروبەریش. ئێرە قوتابخانەی نەوەیە سەر بە پەروەردەی هەڵەبجەی شەهیدە ژماری مامۆستاکانمان حەڤە مامۆستایە 13 مامۆستای میلاک عەفو 13 مامۆستای گرێبەستین لەگەڵ 4 مامۆستای میلاک لەگەڵ فەرمانبەرێک و کارگوزاریکیشمان هەیە لە بڵێن بنەڕەتیە 1 بۆ 9 قوتابخانەکەمان واتە 9 پۆلمان هەیە لە پۆلی 1ەوە تا پۆلی 9مان هەیە ژمارەی قوتابیەکانمان 74 قوتابیە بڵێن سەرڕای ناوخۆی نەوێ لە پۆلی حەوتەوە قوتابیانی بەردەبەل قەڵبەزە تازەدێ ئەوانش لە دوای پۆلی 6ەوە کە تەواوەکەن دێنە حەوت دێن ڕوو لە ئێماکەن و هەروەها بۆ ئیمتحانی نیشتیمانی وەکو هۆڵێکی سەرەکیە ئێرە کانی ئەسکانیش پۆلی نوەکانیان لێرە ئیمتحانانەکە ساڵانی ڕابردوو بەسە نازان پۆلی نوێیان هەبیانیان لێ
بۆیە ئەمەش بینای قوتابخانەکەمانە بەڕاستی بینای قوتابخانەکەمان بینایەکی جوانە لە ڕاستیە بەڵام خزمەت گوزاری کەمە بڵێن بە تایبەتی لە ڕووی من خۆ مامۆسای وەرزشم ساحەکەمان زۆر وێرانە هەمووی چیمەن تۆیە و بڵێن باخەوانیشمانی بەڕاستی گیری ئەوەمان خواردووە و تەنها کارگوزارێکمانەیە فریان ناکەوێت بۆیە ئەمە وەزعی قوتابخانەکەی ئێمەیە و لەوە نەمامۆستاش پێگاتون کە پێم وت بڵێن پرۆسی پەروەدە پرۆسێکی تەواوکاریە ئەم تەواوکاریەوە ئەکا پەیوەندی بە یەکەوە بێ هەر لە ئاستی بژێوی مامۆستا هەر لە ئاستی بژێوی خوێنکار هەر لە ئاستی بڵێن ئاستی مامۆستا بۆ شوێنەکان تەسیرەکە و هەروەها جاران کە خەڵک ئەی خوێن بوو ئەوەی ئەی خوێن کە ببێ بە خاوەن پلە و پایە بەڕاستی ئێستا خاوەن پلە و پایە بە غەیری خوێندن ئاسانتر دەسەکەوێەوە بە خوێندن ئەمە تەسیری زۆر کاریگەری زۆر لەسەر خوێندەکار کردووە هەر پرسیارێکی لەیەکە یاڵی کاکە تۆ بابیتە بە ئاستی من ئەو ئاستن لە ئاستی تۆ خۆی بە گەورەتر دەزانێ ئەمە بڵێن هۆکارێکە کە حکومە دوای کردووە مامۆستایەک بە 400,000 تاعین بێت و ئاسایشێک پۆلیس لیسێک دژە تیرۆرێک بە سەر و 1970 تاعین بوێ بۆیە بەڕاستی ڕووی کۆمەلگا بووە بە مادی چونکە هەموو شتەکانیان کردووە بە مادی لووتکەی بڵێن ماسلۆی ئێسەی ئێمە بریتە لە مادیات بۆیە هەر کەسێک دەستهاتی زیاتر هەبێ ڕووی لەوێ ئەکا نەک لەوەی کە بە خوێندن بۆیە ئێمەش ینی کاتی ئامۆژگاریانەکەن کاتێکە قسەیەکەکەین ئۆکارەکەی دابەزینی ئاستی خوێندن و یا گرنگی پێنەدانیان سەرڕای ئەوکوی جەناب و فەرموو لێرە بڵێن فرسەت زیاترە بەڵام ناقۆزرێتەوە لەبەر ئەم کاریگەریانە ڕنگ بێت تموح هەبێ ڕنگ بێ تەلەبە هەبێ ئەوە بکە بەڵام بەڕاستی تموحەکە لەجێ ئەوە نییە کە تۆ بڵێ وەڵام لە بەروی دەرفەت هەیە ئەتوانی زیاتر گەشەویان پێ بێن ئێمە دەرفەتەکەمان ڕەخساندووە چەندین کیلۆمەترە بڕین زیاتر لەوزام لە 35 کیلۆمەترە بڕین هەموو بەیانی لە شاری هەڵەبجەوەگەینە ئێرە ئەوەی پێمان بێ پێیان ئەڵێن ئەوەی ئامۆژگاری بێ ئەیکەین ئەوەی کە لە سەرمانە واز بە جێبەجێەکەین بەڵام ڕاستێکی تاڵە یعنی زۆر دڵخۆشکردی من مدەیشی کەمە لێرە بەدڵنیاییەوە ئاگامان لەیەکە خولێکی بڵێن بناری سوورێن کراوەتەوە و کە نەوێژ بەشداری تیا کردووە خۆشببختانە بەردەبەر توانی بووی بگاتە یاری کۆتایی بەڵام یاری کۆتایی بە ئامورە دۆڕا یارێکی خۆش بوو بەڕاستی لێرەش بەشداریان کرد بە زوو کرابوونە دەرەوە ئەوە من ئاگاداری بڵێن ناوەشی ناو ئینەکەنیم بەڵام لێرە ئەوەی ڕاستی بێ لە ڕاضە لێرە تووشی گرفتەبی لەبەر ئەوەی بۆ نمونە ئەوەی کە تۆ ئەتەوێ بیگەیەنی ینی بەو شێوەیە کە نایەت بەدەستەوە هۆکارەکەشی ئەوەیە لێرە تەنها دەرفەتەکە بوو ئەوەی وەکو حەزێکی خۆیان وایە یعنی کات تێدی من خۆم ێسا بیدایەت کە هاتمە ئەم مەکتەبە باوەڕتان هەبێ ینی بڵێن قاغز کۆ کرابووە کە من دەرکەن یان بەکەڵک نایە بۆ تۆ بە یا لە دیوارەیان و نابێ ئافساید بڵێن ئەبێ یەکسەر یاری دەست پێ بکەینەوە من ژەمون ناکاکە لانی کەم لێرە قەوانینەکان فێر ببن ئاوت چییە کۆرناڵ چییە ئەوانە ینی گوێ نەدراوە تۆپەکەیان پێدابوون و بۆ خۆی هیچ لە یاساکانیان منش کاتی هاتم باسی یاسا و ڕێسان بۆکردن عادەت وایە یاسا و ڕێسا هەموو کەس حەزی لێی نییە حەزەکە عشوایی بێ بۆیە لێرە وردە خەریکم لەگەڵان ئینشاءڵڵا هەرچەند خۆم لە قوتابخانی تۆپی ڕاستی لە هەڵەبجە لەوێ ڕایەنەرم لێرش هەوڵەدەم ئەو ئەزمونیشیان بۆ بگوازمەوە سەر ڕایەوەی کە کارینەکەم ئەشمەوەی ئینشاءڵڵا بتوانین کۆمەڵە یاریزان بۆ ئەم لادیانی چواردەور بڵین ئامادە بکەین پێەوە کارێکی گرنگە بۆ لای ئێمەوە مەسەلەی خوێنەواری و بەخشینی ئەرز و ئاو لێرە ینی بەگزادەکانی ئێرە دەستێکی باڵایان هەیە ینی وەکو ئەرزم کردی حەزەکەی پرسیاریش کە با لە دەمی منەوە نەگەڕێتەوە سەردەمی مەکتەبیش باپیری من ئێزتبەگی نەسڕوڵابەک لە ساڵی 60ەکان لێرە لەسەر ئەرکی خۆی مەکتەبی کردوێتەوە مامۆساشی هەر لەسەر ئەرکی خۆی هێناوە دوو مامۆسایە ناوێکیان لە عربەتەوەیەکیان لە پێنجێنەوە خۆشی موچەی بۆ دابین کردوون بەس دەبەرەوە خەڵکی ئەم دێونەوەکانی خۆی خوێنەوار بن و خوێنەواریان هەبێ مەسلەی بەخشینی ئەرز و ئاویش لێرە زۆربەی ینی بگرێت لە سەدا 10 بۆ 120 ماڵ هەبووە لێرە هەر خەڵکی ئێرە نەبووە لە ئێرانەوە هاتووە لە گوندەکانی ترەوە هاتووە لە باری بنەوەکە هاتووە لێرە ئەرز و ئاو ماڵ و جێگەخانە و هەموو شتێکمان پێداون و لەسەر دەستی باپیرم و مامەکانی باوکم و ئەوانەوە کاتە لێرە ژیاون ئەرز و ئاویان پیاون و بگرە ماڵێش هەبووە لێرە کە هەر خوان و خواردن و هەموو شتێکیان لەسەر ماڵی باپیرم و مامەکانی باوکم بوو پەیوەندێکی کۆمەڵایەتی پتەویان هەبووە بە تایبەتی دیەکانی چواردەوری ئێمە وەکو باسم کرد بەگزاکانی کانیێسکان هەر ئامۆزامانن
شێخەکانی قەڵبەزە و دەوروبەر هەر خزم و تێکەڵیمان هەیە ژن و ژنخوازی هەیە لە بینمانە زۆر تێکەڵبوون بەیەکەوە شێخەکانی میری سوور ئاوا هەتا ئەچێتەوە بیارە هەورامان و ئاوا تا پێنجوێن لە هەموو ڕوویەکەوە هەم لەگەڵ شێخەکان و هەم لەگەڵ بەگزاکان و هەم لەگەڵ مسکێنەکانیشە پەیوەندیەکی کۆمەڵایەتی پتەویان هەبووە هەتا ژن و ژنخوازیش لە بینیانە هەبوو. گوندی نەوێ زیاتر لە 2 بۆ 3 جار تێک دراوە و ڕاگواسیان کردوون بردوونیان بۆ ئۆردوگاکانی شانەدەری و نەسر و باریکە و ئەوانە لێرە بوون کە چەندین جار حکوومەتی باعز ئێرەی خاپور کردو و لە ناوی بردو دویسان دروست کراوەت. گوندی نەوێ لە دوای نەوەدەکان چەندین ماڵ هاتوونە توی ئێرە بە سیفەتی ئەوەی کە لێرە ئاژەڵداری بکەن و ژیانێکی نوێ پێک بێن و بە سیفەتی ئەوەش هەنێکی هەر حەزی لێ بووە لە دیەکەی دوورخراوەتەوە چەندین ساڵ حەزی کردەوە بێتەوە دیەکەیانی لە دوای ئەویشەی تر لە ساڵی 97 و ئەوانە ئێرە بوو بە مەرزێکی گەورە لێرەوە هاتوچۆی ئێرانەکرا زۆربەی کەس بۆ کەسابەتوانە زیاتر ڕویان کردەوە ئێرە بەڵامی تر لەو سەردەمەیە کە تازە خەڵگاتبوو زیاتر هەمووی کەپر و هەرزاڵ و ئەو جۆرەشتانە بوو ئێستا لەگەڵ جارانە زۆری فەرقە هەتا بگرە خان و قوڕینەکانی زۆر بەکەمی لێرە مابێ ئێستا هەمووی خانووی کۆنکرێتی و ئەوانەیە بەس بەلای منەوە هەر ساڵانی پێشترمان پێشکەوتوتر و خۆشتریش بوو لێست سپاس بۆخوا لەو ڕۆیشەوە گوندی نەوێ ئاهلەکی هەمووی باشن تەبان بەیەکەوە گیانی هاوکاریان هەیە لە هەر کاتێک هاتە بە تایبەتی بابەتە ئاینیەکان بە تایبەتی ڕێوڕسمی تەعزیەوەشتانە هەموو دەست لە دەست بە یەکەوە خەریکە بن و یارمەتی یەکتریەدەن بەڵام لە ڕووی زیاتر تێکەڵاو بوون و یارمەتیدانی هەرەوەزی زیاتر جاران هەبوو ئێستا ئەوە نەماوە جاران بۆ نمونە لەو دەشتەیە کەسێک شتێکی کرد خەڵکی دیەکە هەموو یارمەتیە خانوویەکەکرد خەڵکی دیەکە هەموو یارمەتیە ئێستا ئەوە نەماوەکو جارە ناوێکی تازە نییە بەڵام دەماودەم کە بیستومانە و مێژوو باسیەکات دوو ڕیوایەت هەیە لەسەر نەوێ یەکێکیان لە نەوینەوەواتە لە بینی دوو شاخایە لە چاڵیەوە هاتووە ئەو ناوەی لێنرابێ یەکێکیشان لەوەی کە چەندین جار ئێرە خاپور کرا و دیسان نوێ بووەتەوە نەوێ بەمانای نوێبوونەوە بێت ئەوانەی کە دیا ئەژین و هەر لێرە نیشتەجێن حدودی 65 ماڵێک لێرە نیشتەجێ جگە لەوانەیە وەکو جەنابە فەرمووت کە هاتوچۆوەکەن 65 ماڵتیا ئەژی سەر و 120 نەفرێکی لێرە ئەژین ئەلحەمدوللا گوندی نەوێ گوندێک کە بڵێن کەشوهایەکی خۆشی هەیە بە حکمیەوەی گوندی نێر ئاوی زۆرە ئاو ئاوەدانی لێرە خەڵک زۆر حەزی پێەکە نزیکە شاریشە حکومەتیش کەمێک پرۆژۆشتی بۆ ئەنجام داوە لە قیرتاوکردن و لە پرۆژەی ئاو و مەکتەب و ئەم جۆرەشتانەمان هەیە ئیتر لەو ڕۆ خەڵی حەزی بە ئاوەدانی و هاتنەوەی هەیە و نزیکیش ینی کۆمەڵێک وەکو گوند نییە 2 سەعاتی لە شارەوە دوور بێت هەمووی دەدەقە چارێکێک بۆ شاری 3 ساعت قێمە لیەوە نزیکی کە شۆوایەکی خۆشیشیە و خەڵک حەزی بە ئاوەدانکردنەوەیەک من ناوم محەممەد خەسرەوە لە پۆلی هەشتم لە تەمەنی 6 ساڵی و نوێژە سەلامی خواتان لەسەر بێ من ناوم بەهێزامزەیە لە تەمەنی 6 ساڵی و نوێژەکەم لە پۆلی شەشم لە گوندی نەوێ سڵاوی خواتان لێبێ من ناوم دانەر بەرزانە خەڵکی گوندی نەوێم لە پۆلی یەشتم لە 5 ساڵی و نوێژەکەم سڵاوی خۆی گەورەتان لێبێ من یادگا خەسرەوم خەڵکی گوندی نەوێم تەمەنم 12 ساڵە لە 7 ساڵی و نوێژ دەکەم سەلامی خۆی گەورەتان لێبێ من سام برزومم لە گوندی نەوێ دەژیم لە پۆلی هەشتم لە 6 ساڵی و نوێژەکەم من ناو ماریاز لایەقە دانوشتی گوندی نەوێم تەمەنم 16 ساڵە لە پۆلی نوێیەمم لە تەمەنی 7 ساڵی و نوێژەکەم
هەر کات باسی گوندی نەوێ دەکەیت ناکرێ باسی لایەنی ئاین و ئاینداریەکەی نەکەیت. ئەگەر لە مێژووی دێرینەی گوندی نەوێدا و لە پێشهاتنی خۆری درەوشاوی ئاینی ئیسلامدا ئاینی زەردەشتی و پیرەکانی ئەو ئاینە کاریگەریان لە ناوچەکەدا هەبوو بێ، ئەوە لە دوای هاتنی ئاینی پیرۆزی ئیسلام ئێرە بۆتە سەرزەمینی گەشی بڵاوبوونەوەی ئاینی ئیسلام و ئیسلام کاریگەریەکی گەورەی لە ڕوانگەی زانست و فێربوون و ئارامی کۆمەڵایەتیدا هەبووە. نەوێ هیچ کات بێ مزگەوت و زانای ئاینی و حوجرە و فەقێ نەبووە. نەک هەر ئەوە، نەوێ مەڵبەندێکی ئاینی گەورە و پرشنگدار بووە و جگەلەوەی لە ناو گوندەکە و دەوروبەریدا چەندان زانای خواناس و عارفی گەورەی تێدا هەڵکەوتووە، زۆرێک لە زانا باش و ناوبانگدارەکانی ناوچەکە هاتوونەتە ئێرە و جگەلەوەی ئیمامەتی و تاربێژیان کردووە بوونەتە چاوساغی ناوچەکە و شوێنەواری گەورە و شانازیان بەجێهێشتووە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. قربانكم معلومي همولايك حمد سنا وخويمك خوي جورة ترين نعمة كرشتي بسرمانا هدايته ئەوش فەزلی خوایە کە ئێمەش شوێن کەوتەی ئەم دینە پیرۆزە و دینی پیرۆزی ئیسلام و پێغەمبەری خۆشەویستین صلی الله عليه وسلم معلومە بەوەی کەوا ئەم هیدایەتە وەرگیراوە ئەم میلەتە میلەتێکی بەختەوەرە و طەبیعەن ئێمەش خەڵکی نەوێن گوندی نەوێ هاوشێوەی دەستە گوندەکانی تری ئەم کوردستانە ڕەنگینە الحەمدولله خەلفیاتێک و بانگراوردێکی ئیسلامی هەیە و مێژووی مامۆسایانی ئاینی بەڕێز کاتێک کە لە نوێ بوون و تەشریفیان لە نوێ بووە لە کۆن و قەدیم هەتاوەکو ئێستەیش بتوانین بە ئیزنی خوا خزمەتێ بە ئێوە و بە مێژووی ئەو کەڵە پیا و شاگردانەی دینی پیرۆزی ئیسلامی ئینشاءالله بگەێنین و بکەین. ئەوەی کە معلوم بێ لە 970 تقریبا تر ساڵی گرانەکەشی پێڵێن هەتاوەکو 920 ئێمە مەلا حەمە سەعیدی هەورامی کە ئەکاتە باوکی فەقێ محەمەد باوەڕێی مامۆستا عەبدولەتیف ئەکا کە ئێستا لە سلێمانیە مامۆستا عەبدولەتیفی نەوێیی لەوێ مەلا بووە بە حکمی مەلایەتی لە 970 تا 920 لە 920 فەقێ محەممەدی کوڕی لەدایک ئەبێ و لە دوای مامۆسای ڕەحمەتی لەو فترا مەلا محەممەدی کۆماسی ئێرانیە ئەویش لە ئێران و لە دوای 920 تەشریف وێنێ و یە لە نەویا کاری مەلایەتی ئەنجامەدا و طبیعەتەن جوگرافیای نەوێژ وا هەڵکەوتووە کە دائیمە مامۆسای ئاینی بەڕێز و حوجرە و فەقەی لێ نەبڕاوە چونکە بە حکمی ئەم منتیقەیەکی ئاوادان بووە و کۆمەڵێک پیا و ماقۆڵی باشیش و کۆمەڵێک کەسایەتی پیاوی بەڕێزیش خانەدانە و چۆنەڵێ خانەوادەی بەڕێزی تیا بووە خزمەتی حوجرە و مەلا و فەقیشیان کردووە. مامۆستا محەممەدی کۆباسی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر خوالەی خۆش بێ ئینشاءالله هەمویان غەرقی ڕەحمەت بن ئەمانەی کە باسییانەکەین هیچیان نەماون چونکە لە 970 تاوەکو ئێستا ئەوە نزیکی قەڕن و شتێکەکە دەرسی وتۆتەوە وەکو فەقێتی بە مەلا حەسەن. مەلا حەسەن هەر نەوەیە برای مامۆستا مەلا عەبدوڵای بەریدی خۆمانە کە مەشهورە بە مەلا عەبدوڵای بەرید مامۆستا مەلا حەسەن باوکی کە حەمە سێوانە لەوێ فەقێتی کردووە. لە دوای مامۆستا مەلا محەممەدی کۆباسیش مامۆستا مەلا فایەقی ئەڵمانە هاتووە. ئەم مەلا فایەقی ئەڵمانەیە ئەویش هەر ئێرانیە ئەڵمانەی ئێران ئەویش هاتووە لە نەوەیە ساڵێک لە نەوەیە ژیاوە کار و پیشەی مەلایەتی کردو و دوای ئەوە تەشریفی هێناوە بۆ قاینەجە لەوێ هەر پێی ئەڵێن بەم ناوەیش مەشهورە مەلا فەتاحی قاینەجەیی مەلا فەتاحی قاینەجە.
لە دوای مامۆستا مەلا فەتاحی قاینەجەیش مامەم مەلا حەمە کەریمی نەوێ یاخود مەلا حەمە کەریمی شارە زور یاخود سەی سادقیش مەشهورە. لە چلەکانە ئەویش لە نەوێ مەلایەتی کردووە هەتا وەکو 46. مامەم بە حکمی ئەوەی کە مامۆسای ئاینی بووە لەوێ فەقێکانی مامۆستا مەلا حسەین و مامۆستا مەلا عەبدوڵڵای بەریت غەرقی ڕەحمەت بن ئەوان لە خزمەتی مامەمان خوێندویانە و فەقێتیان کردووە. لە دوای ئەویشە لە 46 بۆ 54 مامۆستا قانعی شاعیر دوو جار بە مەلایەتی تەشریف هێنێتە نەوێ. لە نەوێ ئابێ ئیشی مەلایەتیەکە و مامۆسای بەڕێزیش مامۆستا قانعی شاعیر تر بە حکمی ئەوەی کەسێکی مەلا و ئەدیب و ڕۆشنگەر و مامۆسایەکی بلیمە دەبێ کۆمەڵێ نوکتە و قسەی خۆشیشی هەیە. جاکی لەو بنەماڵە بەڕێزانە کە بنەماڵەی حەمەی عەبەی پێوترێ باوکی لالە عەبدوول و کاکە عەزیز و لالە برایمەوە هەر خزم و پشتی خۆمانن. مامۆسای قانعی شاعیرە فەرمێ حەمەی عەبە 350 بەرێ. ئەڵێ مەلا قانع 350 بۆ چییە؟ ئەڵێ قوربان من مەلام و بە حکمی مەلایەتی ئەوێ هەر 350 بیتی. ئەڵێ ئاخر حەزەکەم بزانم بۆ نە زەکاتە نە سەرفیترەیە نە وەختی ئەو مەوسومەیە. ئەفەرمێ من نەزانم تۆ ئەمری ئەوسا مامۆسای ئاینی فەقیر ئیشیشیان مردوو شۆردن بووە مردووشیان شۆریوە فەرموویەتی ئەتشۆرم کەفتن دەکەم تەڵقینی دەکەم بەخوا گریان و ناڕەحەتی و هات و هاوارێ ئەبێ حیسەکەی منە فەوتێ. لەبەر ئەوەی پێشەوەی بمری با من حیسەی خۆم وەرگرم حەقی خۆم نەفەوتێ. خوا عەفویان کە یاخوا مامە حەمەی عەبەیش 350 داتی. 350 وسا زۆر بووە یان و مەڕێکی کردووە. ئەڵێ مامۆستا قانع ئەیخنێ بە گیفانیە ئەڵێ حەمەی عەبە ئیتر ئەمری نامری کەفی خۆت. من حیسەی خۆم وەرگرتووە حەقی خۆم وەرگرتووە. جا مامۆسای شاعیر لەوێ بە حەقەت ڕۆڵ و دەوری جوانی هەبووە هەتا وەکو ئەوەی مامۆستا سەی ئەحمەدی خۆیشمان باوکی مامۆستا شێخ حەسەن خوا لێی خۆش بێ یاخوا ئێمە لە خزمەتی مامۆستا سەی ئەحمەدا قورئانمان ختم کرد تەصریفیشمان خۆن بەڵام لە مجەمەعی باریکە برایەتی ئیتر لادێکان ڕاگوێز کرابوون. لە 68 مامۆستا سەی ئەحمەدی نەوێیی خۆمان باوکی مامۆستا شێخ حەسەن ئەویش مەلایەتیەکە لە نەوێ هابێ هەتا وەکو لە 63 تا 68 مامۆستا مەلا فایەقی شارە زۆری تەشریف هێنێتە ئەوێ. مامۆستا مەلا فایەق باوکی مامۆستا مەلا محەممەدی بەڕێز تەشریف هێنێتە ئەوێ لەوێ مەلا هەبێ. ئەو کاتە کە دێ هەر کچێکی ئەبێ مامۆسای بەڕێز کچەکەیشی بە ناوی پێم وابێ بەدیعەخان ناوی بەدیعەخانە کچەکەی مامۆستا ناوی بەدیعەخانە. مامۆستا ئەحمەدی کوڕی مەلا ئەحمەدی کوڕی مەلا فایەق لە نەوێ لەدایکە بێ. ئەم مامۆستا مەلا محەممەدەی برای تەمەند درێژ بن ئینشەڵا مامۆسایان ماون مامۆستا مەلا فایەق جەناوی ماوە تەمەند درێژ بێ. مامۆستا مەلا محەممەدی کوڕی ئەوەتانێکە لە مزگەوتی حاجی عەباسی باراوە ئەویش هەر تەشریفی هەیە. مامۆستا ئەحمەدی کوڕیشی ئەویش هەر تەمەند درێژ بن ئینشەڵا ئەوانیش هەر ماون. مامۆستا مەلا محەممەد لە قاینەجە لەدایکە بێ بەڵام مامۆستا ئەحمەدی کوڕی لە نەوێ لەدایکە بێ. مامۆسای بەڕێزە و کاتە فەقێ ئەبێ فەقێکانیشی یەکێک لەوانە کە ئەڵێن مامۆستا سەی ئەحمەد عەبدولوەهابی پێنجوێن لەگەڵ مامۆستا مەلا عەلی سیامیەوەی ڕەحمەتی لەم ساڵانە وەفاتی فەرموو. و دوای ئەویش لە 68 جەنابی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی دەرەجاتی عالی بێ
تەشریف دێنێ ئەویش بە حکمی ئەوەی مامۆسایەکی بەرز و بەڕێز مامۆسایەکی خاوەن عیلم و زانست بە حەقەت مامۆسایەکی پڕ لەوانە و ئەدەب و عیرفان و گەورەی مامۆسایش لەوێ حوجرەی ئەبێ لە نەوێ تقریبا 12 فەقەیەکیشیان هەبێ فەقەکانیش لە ئێران و بەعزێکیان تەشریفیان هێناوە لەوێ بوون حتا مامۆسای بەڕێز لەوێ ئیجازەی داوە مامۆسا مەلا جەلالی واژەیی هەبووە لەوێ مامۆسا مستەفای قزڵجی هەبووە مامۆسا سەی ئەحمەد عەبدولوەهاب تەشریفی لەوێ بووە مامۆسا مەلا عەلی سیامیەوە لەوێ بووە کۆمەڵێ فەقێ و مامۆسای تری بەڕێزیش هەر لەوێ تەشریفیان بۆ لە خزمەتی مامۆسای گەورە مامۆسا مەلا محەممەدی بەرزنجی کە ئیتر مەشهورە لە خزمەتیەوە بوون حتا دکتۆر سەباحی کوڕی تەمەندرێژ بێوش هەر لە نەوێ لەدایک بووە لە ساڵی 1970 و لە دوای مامۆسای بەڕێزیش مامۆسا شێخ محەممەدی بەرزنجی مامۆسا مەلا محەممەوی ملچەور تەشریف هێنێتە ئەوێ ئەویش هەر ئێرانی بووە هەتا وەکو 72 تا ساڵی 72 ئەم مامۆسا بەڕێزانە لەوێ بوون مامۆسا مەلا محەممەدی ملچەوریش هەر بە مەلای ملچەور مەشهور وە کە لە نەوێ تەشریفیان بووە فەقێ محەممەدی خۆیشمان باوکی مامۆسا عەبدولەتیف غەرقی ڕەحمەت بێ ئەویش هەر بەیناوبەین مەلایەتیەکی کردووە بەڵامی تروانەی کە بە زۆری مەلایەتیان کردو لە نێوان ماونەتۆ ئەم مامۆسا بەڕێزانە بووە مامۆسای ملچەور مامۆسا شێخ محەممەدی بەرزنجی مامۆسا مەلا فایەقی شارە زووری و مامەم خوا لێیان خۆش بێ جار نوکتەیەکی مامۆسا مەلا عەبدوڵای بەریدی خۆمان خوا لێی خۆش بێ یاخوا لەگەڵ هینا هەیە لەگەڵ مامەمە مامۆسا مەلا حسەینیش جا بۆیە ئەمان کە ئەم نوکتە هەیە لە بینیانە کاتی خۆیان فەقێ بوون لە خزمەتی مامەما بوون طبیعی خەڵک فەقیر بووە ژیان و شدوان نەبووە کە دەرزیان خوێندووی تر نازانم زۆپای دار بووە یا کوان و ئاگردان بووە کاکە حەمەسەعی مامەیشم حەمەسەعی مەلا حەمەکەریم کە ئامۆزای گەورەمانە مناڵ بۆ لە بێشکا مامۆژم وتێتی فەقێکانیەوە ڕای بژەنن با نەگری من ئیش و ماڵی ئیش و کاری ماڵ ئەنجام ئەدەم و ئێوە ئەگەتان لە حەمەسەعی بێ جا بینی فەقێ و مەلایەتی سەرگوزەشتە و نوکتەی خۆش هەیە ئەوانەی کە بە تایبەتی لە حوجرا بوو بن ئەچن ئەگەڕێن بە ماڵی مامەما سەیرەکەن تەجوی نەبێت لە کولانەکەیانە کولانەی مریشک هێلکە دەریانن کە هێلکە دەریانن و ئیتر مەوسیمی ئەوێ زستان بێ هێلکەکە خەنە ناو پشکۆکەوە هێلکە تەبعان وەکو بەڕوو ئەتەقێ کە ئەتەقێ پارچە پشکۆیە دەرەچێکەوێتە ئەویای کاک حەمەسەعی مامەم حەمەسەعی مەلا حەمەکەریم ئیترە مناڵ ئەزری کێنێ و هاوار ئەکا و لەویا ئاگردان تێکچووە و هێلکە پرژاو بڵاوی کردەوە بە ناوا و هەرچی ڕای ئەژەنن هەر ژیر نابێتەوە هەرچی وازانی ترساوە ئەمانە بەڵام نازانن پارچە خەڵوزێ پشکۆیە کەوتووەتە بن ملی لەویا ئیتر لەسێ ژەر پێوە دیارە ئەوەندەی قوڵ کردبوو ئیتر مامۆژم بە حکمی ئەوەی مەلاژن ئەبێ و هەم جارجار قورئانیش بە مامۆستا مەلا عەبدوڵڵا و مامۆستا مەلا حسەین و ئەنژەڵێ لیان تووڕە ئەبێ و مردوتان مرێ ئێوەکو هێلکە بن بۆ کوڕەکە سووتیانەوە تر شتێکی ئاوا دروست دەبێت لە بینی مامۆستا مەلا عەبدوڵڵای ڕەحمەتی و مەلا حسەین کە ئەویش هەر نەوێیە و کەسی خۆشەویستی خۆمانە بە حکمی مەلایەتی نەوێ ئەلحەمدولیلا مەلایشی زۆر بووە و پیاو ماقوڵ و خەڵکی خانەدانیش ئەلحەمدولیلا هەمووشی ئەگەڕێتەوە بۆم دینە پیرۆزەی ئیسلام منەتی ئیسلامە بەسەربادۆ و لەو مامۆستا بەڕێزانە مامۆستا عەبدوڵڵای ڕەحمەتی مەلا عەبدوڵڵای بەریت دەرەجاتی عالی بێ کە وەفاتی فەرموو مامۆستا جوامیری ڕەحمەتی و ئەوانەشی کەماون مامۆستا مەلا عەبدوڵڵای هەسەنبەک مامۆستا شێخ حەسەنی کوڕی مامۆستا سەی ئەحمەد مامۆستا مەلا خەتابی بەڕێز مامۆستا جەمیلی حاجی حەمەمین و مامۆستا عەبدولەتیفی فەقێ محەممەوی نەوێ بەندێش کە لە خزمەتانە وەکو مامۆسایەکی ئاینی و بگرە کۆمەڵێ مامۆسای تری بەڕێزمان کەوا هەر
بە حکمی ئەوەی خوێندویانە بەڵام چوون بە دەوری مەکتەب و خوێندنی ترا مێژووی نەوەی مێژوویەکی خۆشی هەیە ئەلحەمدوللا لەو ضەوئە ئیمانی و ئیسلامیە خوای گەورە چۆن ئەڵێ بێبەشی نەکردوین هەوشە فەزلی خوایە کە مێژووی مامۆسایانی نەوێ ئەوەی کە ئێمە بزانین لە 1970 هەتاوەکو ئێسا بەردەوام نەوێ الحەمدوللا جومع و جەماعەتی تیا بوو خەڵکی باشی تیا بوو وەکو باقی لادەکانی تری کوردستان ئاوەدان بووە و مستەفیدیش بووین لە کۆمەڵێ مامۆسای بەڕێزی پڕعیلم وەکو مامۆسای بەرزنجی مامۆسا شێخ محەممەد بەرزنجی بە حەقە دەمیشە هەر مێژوویەکی منەوەرە مەجێی فەخرە بۆ ئێمەی نەوێی مامۆسا مەلا فایقی شارە زۆری ئەمانە کەیتر لەم دوایە تەدریسێکی باشیان کردو و حجرە و فەقییان بۆ خەڵکیشان پێگەیاندووە. پەیجینەوێ لە کۆنی ئێستادا گرنگی ئەم پەیجە لەوەدایە هەموو شتەکان بڵاوەکەینەوە بە تایبەتی مەسەلەن کەسێک وەفاتەکە ئێمە لە ڕێگەی ئەم پەیجۆ پۆستێکەکەی مەسەلەن کەسێک شاییەکە مەسەلەن کەسێک ناونانی مناڵە هەمید لەم پەیجۆ پۆست دەکرێ مەسەلەن توانیمانە گروپ دروست بکەن گروپی نەوێیەکان لەو ڕێگەیەوە کەسێک نەخۆشەکەوێت کەسێک وەفاتەکە یەکتری ئاگادارەکەینەوە ئەوە شتێکی باشە گرنگی پەیجەکەی ئێمە لەوایە کەوا جی لە گەنجەکە ئاشناکەین بە پیرەکان بۆیە ناومان ناوە نەوێ لە کۆن و ئێستادا شتە کۆنەکانی نیشانی گەنجەکانین بە هەمان شێوە گەنجەکانیش نیشانی پیرەکانین کە ئەمە گەنجێکە و خەڵکی گوندەکەی ئێمەیە لە ڕووی کۆمەڵایەتەکەیەوە توانیومانە گروپێک دروست بکەین بۆ سەیران بۆ دەرۆ ماگانەیە هەموو مانگی هەر جارە و لە ماڵێکا کۆ ئەبینۆ نەویەکان تعارف و قسەی خۆشەکەین پێکۆ ئەمە هەر بەهۆی پەیجی نوێەوە بووە بەهارانیش سەردانی ئەم بناری سوورێنەیەکن شاخی سوورێن هەر ئەم گروپە جوانە لەوێ دانیشین کەیف و قسەی خۆشەکەین شەوی ژەمێنینەوە لەم کێوە ئەمە بەهۆر بۆی و پەیجەکۆ بووە ئەم پەیجە توانیوێتی زۆربەی گەنجەکان بە یەکتری ئاشنا بکات مەسەڵەن گەنجمان هەبووە نەیزانیوە حتا لە قوتابخانە بێکۆ بوون نەیانزانیوە نەوێین بەهۆی ئەم پەیجۆ توانیانە یەکتری بناسنەوە لە ڕووی کۆمەڵایەتەکەیەوە توانیومانە زۆربەی گەنجەکانیشمان گروپمان دروست کردووەکو گەنجانی نوێ هەر بەهۆی پەیجەکەوە بووە و هەروە توانیومانە ساڵانە خولێکی تۆپی پێ بۆ گەنجانی ئاوایی بکەین و ئەوانەی بە تایبەتی نوێین خۆشبەختانە 4 ساڵە بەردەوامە ئەم پەیجەی ئێمە نزیکەی 7 ساڵە بەردەوامە بێدابڕان هیچ ئەدمینێکم نییە تەنها هەر خۆمم سپاسی هەموو نوێیەکانەکەم بۆ دابینکردنی شتەکان هەر شتێکم وێست بۆ ئەم پەیجە ئەتوانم داوای بکەم و بۆم سەر بکەن هەر توانیمانە لە ڕێگەی ئەم پەیجینەوە چەندین پرۆژەمان کردو بۆ گوندەکە بە هاوکاری نوێیەکانی دەروی گوندەکە توانیمانە مەسەلەن تابلۆ دروستکەین تابلۆیەک خۆتان بینیتانە تابلۆیەکی گەورەمان دروست کردو توانیمانە مەشروعی ئاوایی بۆ یاخ بکەین توانیمانە مزگەوتەکە بۆ یاخ بکەین توانیمانە 6 پرۆژەی ترمان کردو هەر بۆ گوندەکە هەر لە ڕێگەی پەیجەکۆ توانیمانە لە ڕێگەی پەکانەوە هاوکاری کۆ بکەینەوە لە ڕێنەوەیەکانەوە پێداویستی گوندەکەی بێ دابین بکەین گوندی نەوێ گوندێکی دێرینە گوندێکی مێژوویە مەسەلەن کە یەنە ئەم تافگە جوانە تکایە ژینگەکەی پارێزن ئەم تافگە جوانە ئێمە قەڵای زوحاکمان هەیە زیندانی زوحاکمان هەیە سەردانی شوێنە مێژوویەکانەکەن لەوێ دواتر یەنە خوارەوە ئەو شتانی کە پێتان ئەیخۆن و تکاتان لێ یەکەم ئەو شوێنە بە پاکی ڕای بگرن تکاتان لێ یەکەم بە پاکی ڕای بگەن ژینگەکەمان چکم لێرە خۆتان دەزانن لێرە ئەم گوندەی ئێمە ئاژەڵی هەیە ئاژەڵەکانەکەن بەم چەما بەڕاستی ئەو لایلۆن و شتانە ئەمێنێتەوە حیوانەکە ئیخوا زەرەرێکی زۆر ئەدا لە حیوانەکانمان بەڵێ ئەم گوندینەوەی ئێمە بەڕاستی بەهارێکی خۆشی هەیە زستانێکی مامناوەندی هەیە زۆر سارد نییە بە هەمان شێوەش هاوینەکەشی زۆر ئەوتۆ نییە گەرمێکی ئەوتۆ نییە گەرمێکیشی هەر مامناوەندیە بەڕاستی خەڵکی ئەم گوندەی ئێمە خەڵکێکی زۆر کۆمەڵایەتین خەڵکێکی زۆر میوان دۆستن یاخوا بەخێر بێن سەرچاوەکانم